ماوەی 5 ڕۆژە دەرچوانی بەشی ئەندازیاری کەرکووکمان گرتنیان ڕاگەیاندەوە بە شەو و بە ڕۆژ لە گۆڕەپانی بەردەمبینای پارێزگای کەرکووک دەمێننەوە و داوای دامەزراندن دەکەن. سەرڕایمانەوەیان بە شەو و بە ڕۆژ وەکو خۆیان دەڵێن هیچ کەس و لایەنێک وەکو پێویست نەهاتووە بەردەم داواکاریەکانیانەوە. بەڵێ ئێمە لە ساڵی 2009 مانگی 12 خۆپیشاندانمان ڕێخستووە و لە دوای جەژنەوە بە شێوەیەکی مستەمر هاتوینە لێرە و لە پێش نووسنگەی پەرلەمان وەروان و کۆمپانیای نەوتی باکوور بەردەوام بووینە لە خۆپیشاندانەکە، بەڵام ئەمە ماوەی 4 ڕۆژە بڕیارمان داوە نەڕووینەوە بە شەو بە ڕۆژ لێرە بین. لە ڕۆژی سێشەمەوە لێرەین داواکاریمان دامەزراندنە تا ئێستاش جوابێکی مقنعمان وەرنەگردووە. و نزیکەی هەفتەیەکشە لەسەر جادە لێرە ناخەوین و داواکاریمانەوەیە کە کتابەکەمان کە بەرز کراوەتەوە جوابی کتابەکەمان چییە. تاوەکو ئێستا لە لایەن ئەندام پەرلەمانەکان و جەناوی پارێزگارەوە تەنها کتابەکە بەرز کراوەتەوە، بەس وەکو وەڵامدانەوەی کتابەکە چییە ناجوابمان نەدراوەتەوە. ئەم ئەندازیارانە لە نەرتەوە جیاوازەکانی شارەکەن و سەرجەمیان دەرچووی بەشی ئەندازیاری زانکۆی کەرکووکن، بۆیە بە مافی خۆیانی دەزانن لە دام و دەستگاکانی سەر بە کۆمپانیای نەوتی باکوور دامەزرێن، بەمەش بە کەمترین مافی دەزانن لە بەرامبەر ئەو چەند ساڵەی کە لە پێناویدا شەو نخونیان کردووە و خوێندویانە. بەڵێ ئەمە وەک ئەندازیاران شاری کەرکووک بۆ چەندەم جادێرە چینە دەرەوە بۆ سەر جادە داواکاری ئێمە کە تەنها داواکاری ئێمە کە تەخەڕوجەکە تەلەبەتی ئەوێت تەئینبوونی ئەوێ هەتا ئێستا دانەزراوی یعنی بۆ 400-500 مهندسی ناکرێ. ئێمە هەیە لە ناومان 13 ساڵە تەخەڕوجی کردە، من خۆم بۆ خۆم 7 ساڵە تەخەڕوجم کرد، یعنی هەتاکەی چاوەڕێکەین تااقەتمان نەما. ئێمەش بەردەوام بوونمان هەتا ئەو کاتێ جوابمانەدەن بەڕاستی هەتا ئێستا پەرلەمانتارەکان یەکێکیان جوابمانە بە تایبەتی کوردەکان، یعنی هیچ هەڵوێستێکیان نییە جوولەیەکیان نییە. ئەمە وەکو دەرچوانی بەشەکانی هەموو بەشەکانی ئەندازیاری بۆ ماوەی 8 مانگە ئێمە خۆپیشاندانمان ڕێخستۆ هیچ وەڵامێکی دڵخۆشکەرمان دەست نەکەوتووە. ئیتر ئێمەش وا بۆ هەفتەی زیاترە مانگرتنمان ڕاگەیاندووە بە شەو ڕۆژ ئەلێرە ئەوەسین هەتاکو وەڵامێکی دڵخۆشکەرمانە کە داوای مافی خۆمانەکەن ئەویش دامەزراندرە لەسەر کۆمپانیای نەوتی باکوور. زیاتر لە 14 جارام ئەندازیارانە ناڕەزایی دەردەبڕون و داوای دامەزراندن دەکەن، بەڵام دوایەوەی کەس گوێی لە داواکاریەکانیان نەگرت، ئەوانش بڕیاری مانەوەیان لە بەردەمبینای پارێزگای کەرکووکدا و وەک خۆیان دەڵێن تا دانەمەزرێن ناچنە ماڵەوە و لە مانگرتن بەردەوام دەبن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.